ناوی خوای بەخشندە و میهرەبان یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامدانی پرۆژەی قوربانیە. ئێستا یەکەم ڕۆژی جژنی قوربانەوە هاتوین مەیدانیان ئێمە لە ناو کوشتارگەی نوێی سلێمانین کە قوربانەکانی خێرخوازانی بەڕێز ئەنجام بدەین. ئێمە هەر لە سەرەتای ئامادەکاریەکان بۆ جژنی قوربانی پیرۆز لە ڕێی خێرخوازانەوە کە پەیوەندیمان پێوە کراوە باشترین حیوانمان دیاری کردووە کە ئەویش شەکە و مەڕە و وڵاخی گەورەیە لە نێون و لە نۆبەن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جژنی قوربانە، ئیشەڵا قوربانەکانتان بۆ ئەنجامین بە شێوەیەکی شەرعی و تەندروست. ئێستاش وردە وردە ئەوە بۆجبەج بە حیوانەکان وڵاخەکانە سنە ژوورەوە بۆ کوشتارگە و سرە بڕێن و پاشانە خرێنە ناو بەڕادەوە و سبەی نێش گۆشتەکان وردەکرێن و پشکە گرێن و ئیشەڵا لە ڕێی تیمەکانی خۆمانەوە لە شار و شارۆچەکان ئەگەن بەدەستی هەژاران و نەدارانی وڵاتی کوردستان. بسم الله اللهم منك ولك خير خوازاني برز وكو بينن اما قربانيكاني ايويا اما بوكيلي خير خوازان اسا قربانيكان انزام دين لسربرخاني هاو سرخي سليماني كبشيويكي تندرست قربانيكان سدا بري وهروها ما مصاني بريزيش لقل من اماده ابن كبشيويكي شرعي بقربانيكان هم بەشێوەیەکی شەرعی و بەشێوەیەکی تەندروست قوربانیەکان ئەنجام ئەدرێ لە سەربڕخانەی هاوسەرخی سلێمانی. ئەمە قوربانیەکانی ئەم خێرخوازە بەڕێزانەیە کە قوربانیەکانیان بە دەستگای خێرخوازی بەخشی سپاردووە. بەڕاستی سەوابوو یعنی پاداشی قوربانی زۆر گەورەیە. قوربانیکردن لای خوا زۆر گەورەیە، پاداشی گەورەی هەیە، چونکە پاداشەکەی ئەوێ زۆرە، یعنی پێشەوەی قەترە خوێنەکە بڕژێتە سەر زەوی خۆی گەورە و میهرەبان لە گوناهی خاوەنەکەی خۆشە بێت. یعنی ئەمە زۆر مهمە کە تۆ حیوانێک سەرەبڕی پێشەوەی خوێنەکەی بدا لە ئارز خۆی گەورە و میهرەبان لە تۆ خۆش ببێ. ئەمە معنای فەضڵ و گەورەی قوربانیەکەیەنێ. قوربانیکردن زۆر گەورەیە لە ئیسلامە، جا بۆیە پێغەمبەری ئیسلام هەڵمانەنێ لەسەرەوەی کە ئێمە قوربانی بکەین، لەبەرەوە کە تۆ قوربانیەکەی هەندێک کەس فەقیر و هەژارە یارمەتیانە دەیت بۆ مەعنا گۆشتیان بۆ ئەنێری. ئێستا مەسەلەن فەقیری وایە 7 مانگ 8 مانگ گۆشت ناخوا، بەڵام تۆ بەم قوربانیکردنە ئاوەدانەکەیتەوە و دڵی خۆشەکەیت و جەرگیشی ئەژێنیتەوە. جا لەبەرەوە قوربانیکردن زۆر گەورەیە، سەواب و پاداشی گەورەی هەیە لای خوای گەورە و میێرە. برانی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەرکێکی گەورە و پیرۆزدا ئەستۆیانە ساڵانە وەکو دەستێکی ئەمین بوونەتە هۆکاری گەیاندنی قوربانیەکان بە خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ئەمە بەڕاستی ئەرکی مسلمانانیان کەم کردوتەوە. ئێمە لێرەوە دەستخۆشیان لێکەین، سوپاسیان دەکەین، خی گەورە بەرکەت خاتە ئیشوکاریانەوە. باشترین کردەوەی کە ئەمڕۆ ئەنجامی بدەین بریتە لە قوربانیکردن، چونکە بەڕاستی ئێمە ئەبێەوە بزانین ئەم ئاسانکاریە کە ڕێکخراوەکان بە تایبەت ڕێکخراوی خێرخوازی بەخشین ئاسانکاری کردو بۆ خەڵکێک ڕەنگە من نەزانم خەڵکی فەقیر و هەژار کێیە، بەڵام ئەوان بە پێی تەجروبە و ئەزمموی خۆیان ساڵانە کە بە قائیمە خەڵکیان لایە لە هەموو شارەکان لە هەموو تەنانەت لە وڵاتانی دەرەوەش ئەزانن کە چێ شایستەی ئەوەیە قوربانیەکانیان بەدەست بگا. ئەمە ئاسانکاریەکە بۆ خەڵکی مسلمانیەکەن، بۆیە من دەستخۆشیان لێکەم و هاوکاریانی پشتیوانیانین. ئێستا وردە قوربانیەکان ئەچێتە ژوورەوە بۆ نێو سەربڕخانەی هاوسەرخی سلێمانی. دیارە مامۆسایانی بەڕێزیش لە ژوورەوەن، هەم ئێمە و هەم مامۆسایانی بەڕێز وەکیلی خێرخوازانن کە قوربانیەکانیان بۆ ئەنجام دەین. مامۆسایانی بەڕێزیش هاوکارمان بن لە ژوورەوە بۆی بە شێوەیەکی هەم شەرعی پرۆسەکە بەڕێوە بچێت.
پیرۆزبایی جەژنی قوربانەکەین لە هەموو مسلمانان دەستخۆشیمان هەیە لە ئەم ڕێکخراوی بەخشین خی پەروەردگار پاداشتی خێران باتەوە ئێمە کۆمەڵێک مامۆستا هاتین لە نزیکەوە شێوازی حیوانەکانمان بینی شێوازی سەربڕینەکانیمان بینی سپاس بۆ خی پەروەردگار بە شێوازێکی شەرعیە و لێرەش لەژێر چاودێری تەندروستی و ئاسایشی خۆراکی ئەم جێگەیەدایە سپاسی خی پەروەردگارەکەین و دەستخۆشیشمان هەیە لە پاشانە بۆ هەموو برایەک هەموو خوشتێکەوە خێران کردو خی گەورە لیان قبولکە و خی گەورە پاداشتی خێری ئەم دەستگایش باتەوە کە بوونەتە وەکیل ئەوان و ئەوانیش کار ئاسانی بۆ ئەوانەکەن و ئەو خێرە ئەگەێنە مسلمانان جا لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تری کوردستان و لە بازێ شوێنی دنیا لە هەر شوێنێک فەقیر و هەژار و مستەحەقە بێ ئیزنی خی پەروەردگار خێر و قوربانەکە ئەگەێنە ئەو شوێنە و ئینشاڵڵا جێگەی خۆیەگرێت و خۆی پەروەردگار خێری هەموو ئەو کەسانەش بنووسێکە قوربانیان کردو قوربانی دەکەن و بە ئەمانیان سپاردۆ دیارە وەکو ئێمە ئەم بەرانەی دەستگای بەخشین کە ئەیان ناسین هەمیان نەناسین بەڕاستی هەمووی جێگەی متمانەن تێقەتێکراون خەڵکی ئیماندار و خەڵکی مسلمان و خەڵکێکن کە بەڕاستی ئیشەکارن هەموو بە گوێرەی بە تایبەتی ئەم قوربانیکردن بە گوێرەی شەریعەتی ئیسلامە کە کارەکان ئەنجامەدەن دەستخۆش بێ ئێمە دەستخۆشیان لێ یەکەین و بەڕاستی کارەکان شاکارێکی جوانە ئیشێکی جوانە شەرعیانەیە بە گوێرەی شەریعەتی ئیسلامە وێ ئەمە داوا دەکەین لە هەموو ئەو کەسانەیەکی میلەتی خۆمان میلەتی کوردستان کە ئەوانەی قوربانیان کردو ئەوانە کە قوربانی دەکەن بە تەمان بیکەن بینن دەستگای بەخشین بەڕاستی ئیشەکان زۆر شەرعیانەیە زۆر ڕێکوپێکە ئینشەڵڵا دێ خۆی گەشتووە خوازانی بەڕست دیارە دوای ئەوەی کە سەر بڕا حیوانەکان دیارە مامۆستایانی ئاینی وەکو بەڕێسان بینیتە مامۆستایانی ئاینی بە دیار ئەوە بوو کە چۆن سەر بڕێ دیارە ئێمە کاتی سەربڕینەکە ناتوانین پێشانی دێن لە ڕووی یاساییەوە خوێنشتیە قەدەخەیە بەو شێوازە کە سەر بڕێ لەوێ یەتە خوارەوە مەرحلە بە مەرحلەیەت تا ئێرە دێسەوە سەر بڕاوە بەڵام بەشتری ماوە کەسە ئەیبین بۆ لای ئەم قەسابانە بەشتری ماوە پاگەکرێتەوە بەشێکی تری ماوە کە دوای ئەوەی پاکردنەوە ئەم بەشە زیادانەکە پێوەتی لادرە دیارە دوای ئەوە کە ئامادە بوو پزیشکێکی بەڕێز کە پزیشکی ڤێتەرنەری هەر کوشتارگای هاوسەرخی سلێمانیە یەک فەحسی حیوانەکانەکە بزانین لە ڕووی تەندروستیەوە چێ و چۆنە ئێستا ئینشاڵڵا ئێمە کە ئەم بەشەمان تەواو کرد وەکو ئەیبینن ئەم قەسابە بەڕێزانە بڵێن ئەم بەشە زیادەکانی لێکە دوای ئەوە ئەشۆردرێ حیوانەکان یەک ئەشۆردرێ دوای ئەوە کە ئامادە کرا پزیشکە بەڕێزەکەیەت فەحسیەکە لە ڕووی تەندروستێ تا بزانین تا چەند حیوانەکە تەندروستە بۆ ئەوەی بتوانین دابەشی کەین بەسەر ماڵە هەژارەکان. سەرەتا بەخێر بێن جەژنیشتان پیرۆز بێ ئەمە ئەمڕۆ لە کوشتارگەی سلێمانی وەکو هەمیشە هەڵەسین بە پشکنینی ئاژەڵ و هیوادارین هەموو کەسێک کە نیازی قوربانیکردنی هەیە بیهێنێ لێرە قوربانیەکەی بکە و بۆ ئەوی گۆشتێکی باش بۆ ئەوی ژەمێکی بەسوود و تەندروست دوای پشکنین بچێتە بەردەستی بەکارهێنەرە و ئێمە زۆر سوپاسی و کەساناکەین کە لێرە ئامادەیان هەیە و ماندوو بوون ستافی کوشتارگە و کارمەندەکان و پزیشکان و بۆ ڕێکخراوەشی کە هەوڵیان ناوە بە ڕێگەیەکی باش بە ڕێگەیەکی زانستی گۆشتەکانیان بگەێنەوە دەستی خاوەنەکانیان و سوپاسیان. دیارە دوای ئەوەی کە پزیشکە بەڕێزەکە پزیشکی بەڕێز پزیشکی ڤێتەرنەری فەحسی حیوانەکەی کرد کە گونجاوە حیوانێک تەندروستەوە بێ کێشەیە ئێستا ئەیبینە بەڕاد بۆی لە 38 ساعات لە بەڕادا بمینێتەوە دیارە لە بەڕادەکەشە ئێستا وەک خۆتان ئەیبینن لە بەڕادەکەشە مۆری
پزیشکی لێ ئەدرێ مۆری قەسابخانەی لێ ئەدرێ کە ئەم گۆشتە ئەم حیوانانە فەحس کراوە و تەندروستە بۆ بەکارهێنان. دوای ئەوەی کە ئەم پزیشکی ڤێرتەنەری فەحسی ئاژەڵەکەی کرد کە گونجاو و تەندروستە بۆ بەکارهێنان، ئەمڕۆ ئێستا مۆری سەربڕخانەی هاوسەرخی سلێمانی لێدەن کە گۆشتەشی تەندروستە و بێ کێشەیە و گونجاو بۆ بەکارهێنان. دیارەوەکو ڕێکارێکی تەندروستی کە دوێنێ باسمان کرد 24 کاتژمێر ئەبێ حیوانەکان لە ناو بەڕادا بمینێنەوە. ئەمە دیارە ڕێکاری تەندروستی و ڕێنمایی کوشتارگای هاوسەرخی سلێمانیە. دیارە پزیشکە بەڕێزەکان وا ڕێنمایان کردی. ئێستا 24 کاتژمێرەکە تەواو بووە، ئێمەش دەرگای بەڕادەکانەکەینەوە ئینشاءڵڵا قوربانیەکان ئەبەین بۆ لێتوپەتکردن. براگیان فەرموو. يا الله فرم دیارەتی مەکانمان هەمووی ئامادەن ئێستا بۆ لە توکاتکردن و قەساوە بەڕێزەکانیش ئامادەن. ئێستا ئینشاءڵڵا دوای لە توپەتکردنی ئینشاءڵڵا ئەینێرین بۆ ئەو شوێنانەی کە دەستگای خێرخوازی بەخشی دیاری کردووە. دیارە زیاتر لە ئەتراف دیاری کراوە، ئەو شوێنانەی زیاتر فەقیرنشینن ئینشاءڵڵا بۆ شوێنانە دابەشیانەکەین. خێرخوازانی بەڕێز، ئەو قوربانانەی ئێوە ئەنجامتاندا ئێستا دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێی تیمەکانی کە شارەزاییەکی چاکیان هەیە کە ساڵانێکە خەریکی قوربانی ئەنجامدانی قوربانین و ئێستا بەو شێوازەیە وەکو ئەیبینن بە شێوازێکی زۆر تەندروست و ڕێکوپێک قوربانیەکان ئەنجام دەدا لە ڕێگای ئەم قەسابە شارەزانە و ئەم برا بەڕێزانە کە ساڵانێکە لەگەڵمە ئیشەکەن کە زۆر زۆر شارەزان. دەستگای خێرخوازی بەخشین کە چەندی ساڵە خەریکی ئەم پرۆژێ ئێستا شارەزاییەکی زۆر چاکی هەیە کە ئەتوانێت بە شێوەیەکی زۆر تەندروست و ڕێکوپێک و بە شێوازێکی ڕێکوپێکی بیگەینی بۆ خەڵکانی کە شایانی ئەو کە قوربانیەکانی ئێوە خێرەکانی ئێوە بگاتە دەستیان. دیارە ڕێکارەکانی لە توپەتکردن وردکردن کۆتایی پێهاتووە. ئەمە وەکو باسمان کرد دەستگای خێرخوازی بەخشین بڕی 2 کیلۆ دانێ بۆ ئەو هەژارانەی کە شایانی ئەوەن کە هاوکاری بکرێن. ئێستا دوای تەواوبوونی ڕێکارەکانی وردکردن ئەبرێتە نێو بەڕادێکی تر ئامادە ئەکرێ بۆ کاتی دابەشکردن تا ئەو کاتەش ئینشاءڵڵا هەر بە هەمان شێوە بە شێوەیەکی تەندروست بە بەڕاد ئەیگوازینەوە بۆ ئەو شوێنانەی کە مەبەستە لێی دابەش بکرێت. خێرخوازانی بەڕێز، بینیتان ڕێکارەکانی سەربڕین و ڕێکارە تەندروستیەکان و لە توپەتکردن ئێستا کۆتایی پێ هاتووە لەم بەڕادەدانراوە تا چاوەڕوانەکەین بەڕادێکی تر بۆ گواستنەوە حازرەکەین ئینشاءڵڵا ئەیگوازینەوە بۆ ئەم شوێنانەی کە دیاری کراوە دەستگای خێرخوازی بەخشین دیاری کردووە بۆ دابەشکردن و هەر ئەمڕۆ ئینشاءڵڵا دوای نیوەڕۆ دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەیەکی ئەبێ پرۆژەی دابەشکردنی گۆشتی قوربانی کە لیژنەی دەستگای خێرخوازی بەخشین وەکو باسمان کرد بڕی 2 کیلۆی داناوە بۆ هەر ماڵێک
دەبێت کە دوایی بە دوواداسوکە ئەو ماڵانە شایانیەوەن هاوکاری بکرێن کە شایانیەوەن بۆیە لەژنەی دەستگای خێرخوازی بەخشین بڕیارەوە کە 2 کیلۆ بێ هاوکاریەکان لەگەڵمان بن بۆ کاتی داوەشکردن. دوایەوە ئێستا پرۆژەیەک یەکێک لە پرۆژەکانمان حازرە بۆ دابەشکردنی بەسەر فەقیر و هەژارانە لە ناو شاری سلێمانی. ئێستا لە ناو بەڕادادەریەکەی نەیخێنە ساردکەرەوە لە ناو سیارێکە بە ساردکەرەوە ئەیبین بۆ شاری سلێمانی بۆ شوێنی پرۆژەکە و بۆ جێبەجێکردنی. دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ ئەم کارە خێرەکە هەڵەسن پێی زۆر سپاسی ئەو خێرخوازاناکەین دەستخۆشیان لێکەین کە هاوکاریمانەکەن لە دەستگای خێرخوازی بەخشینیش و سۆمای چاوانیش زۆر هاوکاریمانەکەن سپاسیانەکەین دەستیان خۆش بێ. بەناوی خۆم و هەموو دایکانی بێباوکەکان لێرە دەستخۆشی لە کەناڵی بەخشین و سۆمای چاوانەکەین هەموو ساڵێکی بۆ هاوکاریەکان لە جژنی قوربان و ڕەمەزان و مانگانە بۆ موچە بۆ مناڵانی بێباوک دابینەکەن. هیوام ئەوەیە کە هەب خێرخوازان یارمەتی ئەم دوو ڕێکخراوە بن بە تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین و سۆمای چاوان. هیوادارم خی گەورە پاداشیان باتەوە بکاتە بریف جەزای قیامەت بۆ خۆیان و ماڵ و مناڵیان و بکاتە بەر جەزای قیامەت بۆ ئێوەش برایکیان یاخوا بێوەی بن و لەشتان ساغ بێت. زۆر سپاسی دەستگای بەخشین و زۆر سپاسی سۆمای چاوانەکەم کە هەڵساڵبم هاوکاریە ئێمەیان لەبیر نەکردو مناڵەکانی ئێمەیان لەبیر نەکردو زۆر سپاستان نەکەم خی گەورە پاداشتان باتەوە ئینشاءالله. خێرخوازانی بەڕێز وەک بەڵێنمان پێدا بوون لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز پرۆژەکەمان بە ئەنجام گەیان ئەمە یەکەم پرۆژەیە لە شاری سلێمانی بە ئەنجامی دەگەێنین چەندین ناوی فەقیر و هەژار و کەمەندام و مناڵی بێباوک لەم شوێنە نووسراوە کە پەیوەندیان پێوە کراوە لێرە قوربانیەکانی ئێوەمان پێشکەش کردوون. خی گەورە ئەجر پاداشتان داتەوە خی گەورە قوربانیەکانتان قبولکە لێرە دەپاڕۆینەوە خی گەورە حەجی حاجەکانمان قبولکە دوعای حاجەکان لە ڕۆژی عەرەفەیە قبولکە ئێوەش خی گەورە ئەجر و پاداشتان بداتەوە خی گەورە خێرتان بنووسێ. بەناوی خوای بەخشندە و میهرەبان لە ڕۆژهەڵاتی نیشتیمانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پرۆژەی قوربانی جێبەجێ ئەکەین لەژێر دروشمی فەصەلی لڕەبیکە وەنحەر قوربانیەکانی ئێوە بۆ خەڵکە عەزیزەکەی خۆمان جێبەجێ ئەکەین ئەڵێین بسم الله الله ئەکبەر. ئێوە قوربانەکەتان بە ئێمە سپاردوو ئێمەش بەو پەڕی ئەمانەتەوە قوربانەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ جێبەجێکردن. دیارە جەژنی قوربان دوو جار بۆ خەڵکی فەقیر و هەژار جەژنە. یەکێکیان ئەوەیە کە خوای پەروەردگار وەکو فەریزەیەک بۆ موسڵمانان دایناوە و ئەوی تریشیان ئەمەیە کە ئەبێتە جەژنی دووەم بۆ خەڵکی فەقیر بە تایبەت لەم کاتی کە ڕۆژهەڵاتی نیشتیمان بە بارودۆخێکی نەخوازراوە تێپەڕێ بۆیە گرنگە هەمووان بتوانین وەکو یەک جەستە پێکەوە گرێ بدرێن و پرۆژە جوانەکانی قوربانیش
لای خەڵکە خۆشەویستەکەی خۆمان جێبەجێکەین ئەمانەتەکانتان گەشتە جێی خۆی و یاڕەبی دەستان خۆش بێ و ئەشتان ساڵ. هاوڕێیان و بڕوادارانی هێژا وەک ئەوەی قوربانیەکانی ئەمساڵتان سپارد بە ئەندامانی بەڕێزی دەستگای بەخشین ئەوا کۆمەڵێک لە دڵسۆزان ئەرکی جێبەجێکردنی قوربانیەکانی ئێوەیان لە ئەستۆ گرت و لە وەکاڵەتی ئێوەی ئازیز و ڕێزدارەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان دابەش کرا و بڵاو بوویەوە. سپاس و پێزانینی پڕاوپڕمان هەیە لە خزمەتی تەواوی ئەندامانی بەڕێزی دەستگای بەخشین و هەموو ئەو ئازیزانەی کە ڕۆژهەڵاتی کوردستانیان لەبیر بوو لەم کات و ساتە و لەم قەیرانە ئابوووریەدا. پرۆژەی قوربانی لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆتایی هاتوو ئەوەی خێرەومەندان داوایان کرد بە تایبەت بۆ ئەوەی کە ئێمە لە خزمەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووین ئەمانەتەکانی گەشتە جێ و قوربانیەکان جێبەجێ کران و گۆشتەکان لە توکوت کران و کرانە علاگەی تایبەت بە پرۆژەکە و بەم بەڕادە بۆ ماڵەکان نەقڵەکرێت. سپاس بۆ هەمووتان کە متمانەتان بە دەستگای خێرخوازی بەخشین بوو و سپاس بۆ ئێوەی ئەزیز کە خەڵکی ڕۆژهەڵاتی نیشتیمانتان لەبیر بوو بە ئومێدی ئەوەی ئێمە هەمیشە ئاگامان لە یەکتر بێ و پرۆژە جوانە دینیەکانمان لە یاد بێت و بتوانین فەریزەکان وەکو خۆیان جێبەجێ بکەین. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.